هاتن لەلایەن مامۆستا ئەحمەد گەل بەڕێوەبەری گشتی بەرکردنی ئامادەی پیشەیی سەرپەرشتیاری کاری پەروەردەی پیشەیی پێشکەش دەکرێت با بەڕێزان بفەرمێن. بەڕێزان، وەزیرە بەڕێزەکان، بەڕێز پارێزگاری هەولێر، ئامادەبوانی بەڕێز لە تایبەتەکان، زۆر بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان لەکردنەوەی پێشەنگای پەروەردەی لەسەر ئاستی پارێزگاکان لە پایتەختی هەولێردا. ئازیزان، دەمەوێت سەرنجتان ڕاکێشم بۆ ئەوەی کە زیاتر ڕوونکردنەوە بدەین خوێنی پەروەردە پیشەیەکان چییە. بەپێی سیستەمی پەروەردەی پیشەیی کە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە و کاری پێدەکرێتن، دەبێت هەموو قوتابخانە بنەڕەتەکان خوێنی پەروەردەی پیشەیی لێ بخوێنرێت وەکو فەرزێک فەرزکراوە. خوێنی پەروەردەی پیشەیی لە قوتابخانە بنەڕەتەکانی ئێمە دوو وانەی تایبەت لە سەرێک دەخوێنرێت لە یەک هەفتەیەدا. ئەو وانانە وانەیەکی تیۆری و وانەیەکی پراکتیکیە و ئەو دوو وانەیە لە هەفتەیەکدا دەخوێنرێتن وەک کۆمەڵێک بابەتی دیاریکراوە کە بابەتەکان بەپێی ژینگەی قوتابخانەکان و بەپێی هەڵومەرجی قوتابخانەکە و ڕەگەز قوتابخانەکە گۆڕانی بەسەردادێت. بە تایبەتی ئەو بابەتانەی کە دەخوێنرێن لە هەموو خوێندە پەروەردە پیشەیەکان، بابەتی سیرامیکە بە گەرمی و ساردی، بابەتی کانزاکانە، وهروەها بابەتی دارتاشیە و بابەتی چنینە و بابەتی دروستکردنی گوڵە، بابەتی کارەبایە، سەرەتاکانی کارەبا، بابەتی وێنەی کانزایەکانە و بابەتی درمانشە. زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەد گەل. داوا لە بەڕێز ئومێدخۆشنەوە دەکەین پارێزگاری هەولێر بفەرمێنەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان، زۆر بەڕێز دکتۆر ئالان محەممەد ساهید، وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری و وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بە دوواداچوون، بەڕێز بریکاری وەزارەتی پەروەردە، بەڕێزان بەڕێوەبەرانی گشتی لە وەزارەتی پەروەردە، ئامادەبوانی بەڕێز، مامۆستایان و بەڕێوەبەرانی خۆشەویست، هەموو لایەکتان بەخێر بێن. زۆر خۆشحاڵین ئەمڕۆ لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان چارەیەمین پێشانگەی پیشەیی پەروەردەکان و پەروەردەگشتیەکان دەکرێتەوە و زۆر بە گەرمیش بە خێرهاتنی ئەو خۆشەویستانە دەکەین کە لە شارەکانی دیکەیان ئەوانەی جگە لە هەولێری پایتەختن، ئەمڕۆ کە لە هەولێری پایتەخت لەماوەی ئەو دوو ڕۆژە لێرەن و بەخێر بێن سەرسەر و سەرچاوە. ئەوەی دڵخۆشمان دەکات لە چوارچێوەی بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێیان بە تەرکیزخستنە سەر هەموو سێکتەر و بوارەکانی ژیان، بواری پەروەردە لە نێویشیدا پەروەردەی پیشەیی یەکێکە لەو بنەما ئەساسیانەی کە لە سەرەتای هەنگاوی گەورەدایە بە ئامانجی ئەوەی کە لە ساڵانی داهاتوو کاریگەری لەسەر پرۆسەی هەم پەروەردە و پێشوچوونی پەروەردەی پیشەیی هەبێتن. ئەوەی مامۆستا ئەحمەد باسی کرد دڵخۆشمان دەکات کە پلان و بەرنامەکانی وەزارەت کە لەلایەن جەنابی وەزیرەوە ڕاگەیاندرەوە و تاکیدی لەسەر دەکرێتەوە ساڵی داهاتووی خوێندن ساڵی پەرەپێدانی پەروەردەی پیشەیی بێتن. ئێمەش دڵنیایی دەدەین وەکو یەکەی کارژەڕیەکانی سنووری پارێزگای هەولێر بەشێک دەبین لە جێبەجێکردنی ئەو پلانە و بەشێک دەبین لە تەحقیقکردنی ئەو ئامانجەی کە وەزارەتی پەروەردە لەناو پلان و بەرنامەکانی خۆی دایڕشتووە. بەڕێزان، خوێندنی پیشەیی جگە لەوەی کە بەشێک دەبێت لەگەڵ هاوتەری لە بابەتی زەمینە خۆشکردن و لایەنی سایکۆلۆجی قوتابی و خوێندکار لەوەی کە لەگەڵ ئەکادیمی بوونەکەی جەوێکی دیکەشی لە بۆ فەراهەم دەکات تا ڕادەیەک دەیبا بەرەو تەرفیه و لە تا ڕادەیەکیش احتیمال لەسەر خۆی دەکات، بەڵام بەداخیشەوە ڕاستیەکەیە ئێمە دەکرێت دانی پێدا بنین چ لەسەر ئاستی کەرتی گشتی و چ لەسەر ئاستی کەرتی تایبەت لەگەڵ ئەو لەمپەرانەی کە مامۆستا باسی لێوەکردن نەتوانرایە سوود لە تواناکانی خوێندنی پیشەیی و ئەو کەسانەی کە خوێندنی پیشەیی تەواو دەکەن سوود لە تواناکانیان وەربگیرێت. داوا لە بەڕێز ئالان محەممەد سەید ساڵح وەزیری پەروەردە دەکەین کە بەڕێزیان بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. شەوتان باش. بەڕێز کاک دکتۆر عەبدولحەکیم خەسرەو بەرپرسی فەرمانگەی هەماهەنگی بە دوواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز کاک دکتۆر جوتیار
بەرپرسی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز پارێزگاری هەولێر ئامادەبوانی بەڕێز سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان حزوری هەموو بەڕێزانش لە حکوومەتی هەرێمی کوردستان نیشانەی گرنگیدانە بە خوێندنی پیشەیی و هەروەها دروستکردنی وەرچارخانێک بۆ گەشەپێدانی خوێندنی پیشەیی لە هەرێمی کوردستان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر هەموو ئاستەکان لەو کاتەشکە ئەجێندای کاری وەزارەتی پەروەردەماندا ڕشتوەیەکێک لە تەوەرە سەرنجەکان بریتی بۆ لە گرنگیدان بە خوێندنی پیشەیی لە هەرێمی کوردستان وێڕای هەموو قەیرانەکان بەڵام دەتوانم بڵێم هەندێک هەنگاومان ناوە لە وەزارەتی پەروەردە بە تایبەتیش لایەن بەڕێزان لە بەڕێوەبەرایەتی گشتی ئامادەیی و فێرکردنی پیشەیی برای بەڕێز مامۆستا ئەحمەدگەر بۆ ئەوەی کە خەمێکی جددی لە خوێندنی پیشەیی بخۆین و بتوانین ئەو کارنامەیە کە هەمانە جێبەجێ بکەین لەو نێوەندەشدا ئێمە لە تاسک فۆرسی دوهۆک لە 19/9/2021 کە لەسەر مبادرەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو یەکێک لە تەوەرە هەرە سەرەکیەکانمان بریتیە لە گرنگیدان بە خوێندنی پیشەیی و داڕشتنی دید و پەیامی وەزارەتی پەروەردە و هەنگاوەکان و استراتیژێک بۆ بابەت هەنگاوی دووەممان پێکهێنانی لیژنەیەکی هاوبەش بوو لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی بەڕێز بریکاری وەزیر کاوی پۆرسەیوان و ئەوەی کە وابەستە بوو بە وەزارەتی پەروەردەوە استراتیژی خوێندنی پیشەیی نووسراوەتەوە و چەندین کۆبوونەوە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای بەڕێز کراوە بۆ ئەوەی کە بتوانین هەماهەنگی بکەین لەسەر ئاسی خوێندنی پیشەیی لە وەزارەتی پەروەردە و هەروەها خوێندنی تەکنیکی لە وەزارەتی خوێندنی باڵا خاڵێکی دیکە کە گرنگ بێ لێرە ئاماژەی پێ بدەین بریتیە لەوەی کە جوهد و هەنگاوەکانی وەزارەتی پەروەردە فرەلایەنە بە ئاڕاستەی چەند بابەتێک یەک جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی بۆ وەزارەتی پەروەردە تەرخان کردووە ئێمە کۆبوونەوەمان لەسەر ئەو بابەتە کردووە 500 ملیۆن دینار تەرخان کراوە بۆ گرنگیدان بە خوێندنی پیشەیی لەسەر ئەو بنەمایەش بڕیاردراوە کە ساڵی خوێندنی 2022-2023 ساڵی گرنگیدان بێ بە خوێندنی پیشەیی لەو نێوەندەشدا داتا و ئامار و پێداویستی قوتابخانە و خوێندنگە پیشەیەکانی هەموو پارێزگاکانمان کۆ کردوتەوە و لە کۆبوونەوەیەک لەگەڵ بەڕێزان بەڕێوەبەری گشتی فێرکردنی ئامادەیی پیشەیی و ئەو ستافە بەڕێزەی کە محتەمم بە بابەتە ڕەزامەندیمان داوە لەسەر دابینکردنی و پێداویستیانە لەسەر بودجەی وەزارەتی پەروەردە خاڵێکی دیکە کارکردنی وەزارەتی پەروەردە نابێ بە تەنها سیر بکرێ بەڵکو فرەلایەنە پەیوەندی بە هەندێک دام و دەستگای دیکەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەویش ئەوەیە ئێمە بەڕاستی دەبێت ڕازگویانە بدوێن لەوەی کە ساڵانێکی دوور و درێژ کولتورێک دروست بووە کە ناوەندەکانی خوێندنی پیشەیی شوێنی ئەو قوتابیانن کە نمرەی کەم بەدەستێنن یان ئەو قوتابیانن کە ئاسیا باشن ئەمە شۆڕشێکی کولتوری ئەوێت بۆ ئەوەی کە ئەم دیدە بگۆڕی بۆی کە کۆمەلگا پێویستی بە خوێندنی پیشەیی هەیە بۆی کە خوێندنی پیشەیی بنەمای بازاڕی کارێکی باشە بازاڕی کارێکی باش ئابووریەکی باش فراهەمەکە و بەرجەستەکە لەبەرەوە هاندانی قوتابیەکانمان خوێندکارەکانمان بۆی کە لە خوێندنی پیشەیی خوێنن تەنها وابەستە نابێت بە هەرچی وەزارەتی پەروەردەوە بەڵکو ئەمەرکا گەڕێتەوە بۆ خێزان و ڕۆڵی دام و دەستگاکانی دیکەش بە تایبەتیش میدیا و هەموو ئەوانەشی کە گرنگی ئەدەن بە ئابووری وڵات و بەرهێنان لە سەرمایی مرۆڤە بۆی کە بتوانین ئەم بوارە گەشە پێ بدەین هەنگاوەکانی وەزارەتی پەروەردە بە ئاراستەیەکی دروست دەبێت و ئەو بیداەتی کە دەستمان پێکردەوە بۆ گرنگیدان بە خوێندنی پیشەیی و احتیمامدان بکردنەوەی پێشانگاکان هەر بۆ خۆشی ئەمڕۆ کە پایتەختی ئەزیزی کوردستان ئەم پێشانگایی کاری دەستی قوتابیان و خوێندکاران و مامۆستایانی لەخۆ گرتووە لە پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانی نیشانەی گرنگیدانە بۆەوەی کە دەمانەوێت بە شێوەیەکی گشتی لە کەرتی حکومی گرنگی بە خوێندنی پیشەیی بێت جا لەوەش لە کەرتی تایبەت وەزارەتی پەروەردە ڕێنمایەکانی بە جۆرێک هەموار کردوتەوە کە بتوانێت هاندانێکی تایبەت بکات بۆ هەموو ئەوانەی کە دەیانەوێت وەبەرهێنان لە خوێندنی پیشەیی بکەن لە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان لەو نێوەندەشدا نۆ مۆڵەتی ئامادەیی پیشەیی دراوە بە کەرتی تایبەت من دەزانم لەمپەر هەیە و ئەو تێگەشتنە کولتوری بۆ بابەتانە هەیە گرفت دروستەکەن بەڵام یەکەمین هەنگاوە کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانیمان
ئاڕاستەکە تەنها لە چەند قوتابخانە ئەکادیمی و زانستیەکانەوە بگۆڕین بۆ قوتابخانە پیشەیەکانیش بۆی ئەوانیش بتوانن لەو ناوەندانە قوتابیان و خوێندکاران پێبگێرن. دووبارە سپاس بۆ برای بەڕێز مامۆستا ئەحمەدگەل و هەموو ئەو ستاف و تیمەی کە کاریان لەگەڵ کردوون بۆ ئەوەی کە ئەمڕۆ ئەم پێشانگایان حاضر کردووە. سپاس بۆ هەموو ئەو مامۆستا ئازیزانەی کە توانیویانە تەوزیفی تواناکانی قوتابیەکانیان بکەن. پەروەردە لە سادەترین مانایە بریتیە لە پەیبردن بە توانا شاراوەکانی قوتابیان، لە سادەترین مانایە ئەو مامۆستایانەی کە ئەتوانن پەی بەرن بە توانا شاراوەکانی قوتابی و تەوزیفی کەن و ئەو بەرهەمە پیشانی ئێمە بدەن، ئەوانە ئەو مامۆستایانن کە لەسەر ڕێچکەیەکی دروست کارەکەن. لەبەرەوە شیاوی سپاسیشی تایبەتن و هەموو ئەو مامۆستا بەڕێزانش و هەموو ئەو قوتابخانانەشی کە بەشداریان کردووە لەم پێشانگایە ئێمە ڕێز و سوپاسی فەرمی وەزارەتی پەروەردە دەدەین بۆ مامۆستایانە و هەموو بەشداروان. دووبارە دەستخۆشی بۆ مولایەک، سپاس بۆ ئەو ستافە بەڕێزەی کە ماندوو بوون بۆ ئامادەکردنی ئەم پێشانگایە. دەستان خۆش بن. زۆر سپاس. ئەمڕۆ چوارەمین پێشانگای پەروەردە پیشەیەکان لە هەولێری پایتەخت کراوەتەوە کە تیا پەروەردەکانی پارێزگای سلێمانی لەسەر ئاسی چەند قوتابخانەیەک و هەروەها هەولێریش لەسەر ئاسی چەند قوتابخانەیەک بەشدار بوون. لێرە تواناکانی مامۆستایان و قوتابیان و خوێندکاران تەوزیف کراوە و بە شێوازێکە کە بە پشتگیری ناوەندەکانی خوێندن و مامۆستایان توانیوانە چەندین کاری پیشەیی بە بەرهەم بێنن کە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە پشتگیریانەکە ئێرەم کارانە کاری ناوازن و بەشێکی گرنگە لە پرۆسەی پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان. تەنها لایەنە زانستی و خوێندنی بابەتەکان بەس نییە بۆ ئەوەی کە قوتابیانی ئێمە زیاتر پێ بگەن، بەڵکو گرنگیدان بەم بابەتانە و بە کارامەیەکان و توانا شارەوەکانیان و هەروەها گونجاندنی لەگەڵ ژنگەی قوتابخانەکان بۆ بەرهەمێنانی ئەو کەرەسە و کەلوپەلانە کارێکی ناوازەیە و گرنگی شەوێت ئەوانە لە ئایندا ڕۆڵیان هەبێت لە بازاڕی کاری ناوخۆیی. بە ئامادەبوونی بەڕێز وەزیری پەروەردە پارێزگاری هەولێر، بەڕێز کاک جوتیار عادل، بەڕێز کاک عەبدولکا حەکیم خەسرۆ، سەرجەم بەڕێوەبەری گشتەکان و سەرۆشتکانی وەزارەتی پەروەردە چوارەمین پێشانگای بەشی پەروەردەی پیشەی لەسەر ئاستی بەرەوبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان کە لەسەر ئاستی هەوەزارەت پێ هەستا بوو کرایەوە. ئەم پێشانگایە ئیشی کاری دەستی بەڕێزان سەرپەرشتیارانی پەروەردەی پیشەی مامۆستایان و هەروەها قوتابیانی قوتابخانەکانی پەروەردەی پیشەی تێدا نمایش کرا کە ئیشی زۆر جوان لە هەردوو پارێزگاکانی هەولێر و سلێمانی تێدا نمایش کرا بوو. ئەم ئیش و کارانە بەڕاستی جێگای خۆشحاڵیە و جێگای دەستخۆشیە و
و جاگای هەڵوێستەشەکەەوە ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و هەر وەکو جەنابی وەزیری پەروەردە لە وتارەکەی ئاماژە پێکردکەوە لە ساڵی داهاتوو دەبێتە ساڵی پەروەردەی پیشەیی زیاتر گرنگی بە بەشی پەروەردەی پیشەی دەدرێتن کەوا لە ڕێگای ئەم جۆرە پێشانگایانە هەم یەک گرنگی بە بەشی پەروەردەی پیشەی دەدرێت و هەروەها زۆرێکە لە دەرخستنی کارامەیەکانە و ئەو مەهارەتانێکەوە لە قوتابیان هەیە دەتوانین لە ڕێگای ئەو پێشانگایانەدا زیاتر هەم بەدێر بخسترێتن و هەروەها هەم زیاتر گرنگی پێ بدرێتن و هیوادارم لە ماوەی ئەو دوو ڕۆژدا زیاترین کەس سەردان بک بەسی سوود وەرگرتن و هەروەها بەڕێوەبەری قوتابخانەکان بە تایبەتی قوتابخانە بنەڕەتەکان سەردان بکەن تاوەکو هاندەرێک من بۆ ئەوەی لە قوتابخانەکانی خۆیان بەشی پەروەردەی پیشەی بکەنەوە ئێمەش لەسەر ئاستی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر کە نزیکەی 30 قوتابخانەمان هەیە کە ڕێژەکە بەڕاشکاوانە باسکەم زۆر نییە کەمە بەراورد لەگەڵ ژمارەی قوتابخانە بنەڕەتەکان بەڵام هەوڵ دەدەین لە بۆ ساڵی داهاتوو سەرجەم پەروەردەی قەزاکان لە هەر پەروەردەیەک چەند قوتابخانەیەک پەروەردەی بەش پەروەردەی پیشەی بکاتەوە تاوەکو زیاتر ئەم بەشە بژانەوە بەخۆ بینێتن زیاتر قوتابیان برە بۆ بوارە بوون. زۆر سوپاس. پێشەنگای چوارەمی پەروەردە پیشەیەکانە لە قوتابخانە بنەڕەتیەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی پارێزگاکانە بەداخەوە لە دوای 2014ەوە پێشەنگای لەو زۆرە نەکراوە بۆی ئەو بارودۆخی کە بەسەر هەرێمی کوردستان داهات دیارە ئەو بەرهەمانی کە ئێستا نمایش کرا پیشاندران ئەوانە بەرهەمی قوتابی خوێندکارن لە قۆناغی 1970 لەگەر مامۆستا بەڕێزەکانیان واتە لەو قۆناغە ناسکەی تەمەن 13 ساڵی کە ئەو پەروەردە پیشیانەی کە لە قوتابخانە بنەڕەتیەکاندا هەیە ئەوە هۆکارن یاخود دەتوانم برێم ئەوە ئازاتی مامۆستایەکانە بۆ دۆزینەوەی سەلیقەی خوێندکاران ئەو خوێندکار و قوتابانەی کە سەلیقەی پیشەیان هەیە گرنگیان پێ دەدرێ هانیان دەدەن کە ئێستا دەبینین بەرهەمی دەستیان چەند بەرهەمی ڕنجینیان پێشکەش کردووە و ئەوانە لە داهاتوو پشتیوانی دەکردن بۆی بتوان لە قۆناغەکانی ئامادەی لە خوێندنگە ئامادەیەکان بخوێن پسپۆڕی تایبەت وەرگن بۆی بتوانن بسنە بازاڕی کار و هەڵی کار بەدەستبێنن لە زیاتر ببنە بارگرانی بۆ حکوومەت و خوێندنی بەرز بخوێن و کە بێ ئیش بگەڕێن بە خوێندنەشی مامناوان و فێرەکار و ئیش بە دەستڕەنجینی دەتوانن قۆناغەکانی ژیانی خۆیان ڕێکخەن. ئیشەکان ئیشی دەستی خۆمانە بەشێکی خوێندکارانە بڵێن ئەو دوو بەشە و لە دار دروستکراوە ئیشەکان هەمووی دارە یەک شتی تریتیان نیە بەڵام واتای تایە ئێستا بۆ نمونەم ترازووە ئەمە 4 پارچە دار نییە بە یەکۆنرابێ ئەمە واتایەکی تایە ئەمە کەسێکە بۆ کەسێک کە لی تێبگا بەڵام ئەم ترازوەیە چییە؟ یعنی منەوە بۆیە پیشانی خەڵکی ئەم لی تێبگا بزانە چییە ئەمە ئیشێکمان ئەمە ئیشێکی ترمانەمە هەوجارڕێکە ئەم هەوجارڕا کۆمەڵە شتی تایە ئەگەر بێت تێرۆڵ بە یارمەتی ئەمە هەمووی یەک شتی تریتیان نییە هەمووی لە دار دروستکراوە ئەمە هەڵەوە شێنرێت پارچە پارچە لە یەکە بێتەوە طبعا ئەمە یەکمان خەریب بوون بەم ئیشەوە ئەمە لە ژێرەوە ئەمە ئەسوڕێتەوە واتە وەکو ڕاستیەکی تەواوەتی کە ئەمە یەکێکە لە مێژۆکانی میلەتی کورد کاتی خۆی ئەمە ڕەمزی ئێمە بووە هەوڵین ئێمە و کەلتورە کۆنانە تازەکەینەوە. من بە کاری سیرامیکی گەرم بەشداریم کردیا سیرامیک گەرم پێکاتۆ لە قوڕ ئەو قوڕێکە دروستی دەکەی یەکەم جار سووری دەکەینەوە کە سوورت کردەوە جاری یەکەم مەرحەلەی یەکەم مەرحەلەی دووەم دێین شوشەی دەکەین ئەو ئیشە ئێستا کە شوشەما کرا یەکەم جار فەخر کرایە دووەم جار کە دەستەوە نافڕنی ڕووپۆشی دەکەین ئەو ڕەنگەی ئەتو دەتەوێت لەو ئیشەیدا هەبی دەبی لۆ خۆت حەزی خۆتە حەزی کەس نییە ئەو تاقی دەکەیەوە ئەو ڕەنگانە کە لە بەدەستدا هەیە لە کاتی شوشەکردندا ئەنجامی دەدەین.